زیادەڕەویی لە سلێمانی خەریکە دەبێتە دیاردە بەتایبەت مامەڵەکردن بە زەوی و مڵکی حکوومەتەوە لە چەند ناوچەیەکی سلێمانی کە وەک سەرۆکی شارەوانی سلێمانی دەڵێت لەلایەن چەند کەسێکەوە دەکرێت و لە ماوەی 2 هەفتەدا بە بڕی نزیکەی 2 ملیۆن دلار زەوی فرۆشراو دەشڵێت لە توانایی ئێمەدانی ڕێگریان لێ بکەین بۆیە داوا لە وەزارەتی ناوخۆ و داواکاری گشتی دەکات بە پەلە چارەسەری ئەم بابەتە بکەن لە ناوگردان کە لە سەرخەتی تانژەرۆیە ئەم کەسە بە ئارەزوی خۆی عەرزی تەخت کردووە زیاد لە 400 قەتع عەرزی فرۆشتووە قەتعی بە 25 وەرەقە و بە 30 وەرەقە تا ئێستا بای نزیکەی 2 ملیۆن دلار عەرزیان لە خلالی 2 هەفتەیە فرۆشتووە خەڵکێکی نەکبەت و فەقیر لێرەوە چن پارایەن بۆ عەرزانە و ئەمانیش بە چەکەوە بە دیاریان ئەوەستن بۆی خانوەکان لە شەوا دروست بکەن داوا لە وەزیری ناوخۆ داوا لە وەزیری پێشمەرگا لە بەڕێز پارێزگاری سلێمانی لە داواکاری گشتیەکەین کە بە هەموو لایەک هەوڵ بدەن ئەو تەنگ و چەڵەمانی کە هەیە لە سلێمانیا کە بۆتە زاهیرەیەک خەریکە ئێمە نەتوانین بە هیچ جۆرێک بەری لێ بگرین بتوان کارێ بکەین بە یەکەوە ئیجراعات بەرامبەر بەو کەسانە بکرێت کە بە ئارەزوی خۆیان مڵک و ماڵی حکوومەت لە ناو شاری سلێمانیا زۆر بە ئاسانی ئەفرۆشن و مەعاملەیەکی زۆر ناشەرعی پێوەکەن دەستی ئەو کەسانەی کە مامەڵەی نایاسایی بە مڵکی حکوومەتەوە دەکەن گەشتۆتە ئەو زەویانەی کە بۆ گەشت و گوزاری سلێمانی تەرخانکراوە بەڕێوەبەری گەشت و گوزاری سلێمانی دەڵێت لە ناوچەی 37ەکانی خێوەتە چەند کەسێک زەویەکانیان دابش کردووە و بە ژمارەیەک هاوڵاتیان فرۆشتووە لە کەتی 37 خێوەتە کۆمەڵە زەوی ئیتفا بکەین بەداخەوە هەر ئەو زەویانە کە بە سوورەت قەید ئێستا تۆمانە بە ناوی گەشت و گوزارەوە هەنێک هاوڵاتی دەستیان کردووە بە دابشکردنی و فرۆشتنی بە خەڵکی تر ئەم دیاردەی تەجاوزە بە تایبەتی لەم دوایەیە زۆر پەرێسەندووە ئەتوانین بڵێن لە هەموو ناوچە گەشتیاریەکان هەر لە ئەحماواوە بیگرە هەتاوەکو قەشقۆڵی خەڵکێک ئەویان بە ناوی دەسەڵاتەوە یان بە ناوی پێشمەرگەوە ئەویان بە ناوی هەر شتێکی ترەوە بێ توانیویانە دەست درێژی بکەن شت دروست بکەن نووسراوی ڕسمی ئینزاریان بۆ ڕۆیشتووە بەڵام بەداخەوە نەتوانراوە ئیجراعاتەکە ببوونی ئەو مماطەڵەیەکەوە کاک یوسف باسی کرد لە دادگایە ئەکرێ ئیجراعاتێکی خێرا لەگەڵ ئەمانەیە بکرێت ئەگەرچی تیمەکانی شارەوانی و زیادەڕۆیی بەردەوامن لە ڕێگریکردن لە زیادەڕۆیی و کاری نایاسایی بەڵام وەک بەرپرسانی شارەوانی دەڵێن ئەو کەسانەی زیادەڕۆیی دەکەن بە چەکەوە ڕوبەڕووی تیمەکانیان دەبنەوە بۆیە داوا لە وەزارەتی ناوخۆ و داواکاری گشتی و لایەنە پەیوەندیدارەکانی تر دەکەن بە بڕیارێک و لەلایەن هێزێکی هاوبەشەوە ئەو کەسانە دەستگیر بکەن و لێپرسینەوەیان لەگەڵ بکرێت ئەگەر بە پەلە ڕێگریان لێ نەکرێت زیادەڕۆیەکە ڕوو لە هەڵکشانی زیاتر دەکات ئارام عەبدوڵڵا کورسات نیوز سلێمانی